ئاماری کار و چالێکەکانی بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان بەم شێوەیە لای خوارەوە بۆ ساڵی 2019 55,074 نەخۆش سەردانی دەستگا تەندروستیەکانیان کردووە 5,731 نەخۆش لە نەخۆشخانە ماونەتەوە 10,117 نەخۆش سەردانی بەشی فریاکەوتنیان کردووە 2,628 نەخۆش سۆنەریان بۆ گیراوە 75,508 نەخۆش شیکاریان بۆ کراوە لە تاقیگە 7,975 کەس سەردانی بەشی پزیشکی دانیان کردووە 2,154 نەخۆش هێڵکاری دلان بۆ کراوە 12,869 نەخۆش ئەشعیان بۆ گیراوە 426 کیسی خوێن بەکار هاتووە 9,668 جار ئۆتۆمبیلی فریاکەوتن دەرچووە 249 مناڵ لەدایک بوون 136 دانیان ڕەگەزی مێ بووە 113 دانیان ڕەگەزی کوڕ بووە نێر بووە 123 کەس گیانیان لە دەست داوە 19 بە حاڵەتی ڕووداو بووە 104 کەسیان مردنی ئاسایی بووە لەو ڕێژەیە 69 کەسیان ڕەگەزی نێر بووە 54 کەسیان ڕەگەزی مێ بووە لە پشکنینی نەخۆشی کولێرا 109 حاڵەت وەرگیراوە بۆ پشکنین سەرجەمیان نەگەتیڤ بووە نەخۆشی کولێرای نەبووە لە بەشی نەخۆشیە درێژخایەنەکانە 215 دەفتەری تازە بۆ نەخۆش دروست کراوە 47 دەفتەر نوێ کراوەتەوە مانگانە لە نێوان 1300 بۆ 1500 نەخۆش سەردانی بەشی نەخۆشیە درێژخایەنەکان دەکەن بۆ وەرگرتنی دەرمان لە بەشی چاودێری تەندروستی 47 مۆڵەتنامەی تەندروستی بەخشراوە 228 مۆڵەتنامەی تەندروستی نوێ کراوەتەوە 462 ناسنامەی تەندروستی نوێ کراوەتەوە